الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست بینەران و بیسەران، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی 22ەمە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. لەم ئاڵقەی 22ەمەدا بابەتی خۆدوورگرتن لە بیدعەت و پەیداکردن لە ئایندا دەتوێژینەوە. بەدڵنیایی جوانی و ڕەونەقی ئیسلام لەوەدایە کە وەکو وحی خوای پەروەردگار کە لە قورئان و سوننەتدا بەرجەستەیە ڕایگەیاندووە بەو شێوەیە فام بکرێ و بەو شێوەیەش پیادە بکرێ. هیچ گومانی تێدا نیە هەر زیادکردنێک لە دیندا وەکو لێکەمکردنەوەی وایە. بۆیە هەم لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه و آله وسلم کە دوای فەرمایشتەکان ئاماژە پێ دەکەین، و لە قورئانیشدا گومانی تێدا نیە ئاماژەی پێکراوە کە مسلمان کاتێک مسلمانێکی ڕاست و ساغ دەبێ، مسلمانان کاتێک مسلمانی ڕاست و ساغ و ڕێک و پێک و بێگرێ و گۆڵ دەبن کە پابند بن بە کتێبی خواوە و بە ڕێبازی پێغەمبەری پێشەواوە صلی الله عليه وسلم. کتێبی خوا وەکو مەتنی ئیسلام و دەقی ئیسلام، ئەگەر بمانەوێت لە ئیسلام تێبگەین دەبێت لە قورئان شارەزابین. ئەگەر بمانەوێت بزانی ئیسلام چۆن جێبەجێ دەکرێت پیادە دەکرێت دەبێت لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم شارەزابین. بەبێ شوێن کەوتنی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناتوانین ئیسلام پیادە بکەین، جێبەجێ بکەین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕوەکردەیەکەیەوە ڕوونکەرەوەی قورئانە. ئەگەرنا قورئان هەمووی پێویستی بە ڕوونکردنەوە نییە. بۆ خەڵکی خۆی کە شارەزای زمانی عەرەبی بن قورئان ڕوونە. خوا وای ناو لێناوە دەفەرمێ تیلکە ئایەت الکیتاب و قورئانی مبین، تیلکە ئایەت القورئانی و کیتابی مبین. قورئان چ وەکو خوێندراوە چ وەکو نووسراوە ڕوونە و ڕۆشنکەرەوەشە. بەڵام ئەوەی پێویستی بە ڕوونکردنەوە دەکا کە خوا دەفەرمێ و ئەنزەلنا ئیلەیکە الذیکڕ لیتبەینە للناس ما نزل إلیهم ولعلهم یتفەکەڕون لە سوورەتی نەحڵدا. ئەوەی پێویستی بە ڕوونکردنەوە دەکا بریتێ لە ڕوەکردەیەکەی قورئان. قورئان چۆن جێبەجێ دەکرێت. بۆیە نەخوا سوبحانه و تەعالا پێمان دەفەرمێ نوێژ بکەن. نوێژ چۆن بکەین؟ جارێ نوێژەکان چەندن و هەر نوێژەیان چۆنە و چەند ڕکاتە و چەند پێکهاتەی هەیە. ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی ڕوون کردوینەوە کە نوێژە فەرزەکان پێنجن: بەیانی و نوێڕۆ و ئێوارە و شێوان و خەوتنان. بەیانی دوو ڕکاتە و نێوەڕۆ چوار و ئێوارە چوار و شێوان سێ و خەوتنان چوار، و بەو شێوە ئەنجام دەدرێن. ئەو هەمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نوختەی بۆ خستوینە سەر پیت. بەڵکو دوو سێ جار لەسەر مینبەری خۆی نوێژی کردووە کە عادەتی وا بووە لە میحرابدا نوێژی کردو، بەڵام دوو سێ جار لەسەر میبەر نوێژی کردووە هەموو مسلمانان بیبینن و فەرموویشێتی صەلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی، نوێژ بکەن وەکو چۆن منتان بینی نوێژم کرد. کەواتە خۆ دوورگرتن لە بیدعەت و پەیداکردن لە دیندا بەوە دەبێ. جارێ بریتێ لە پەیداکردن و بیدعەت لە دیندا ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێ ڕاگەیاندووین وەکو دینێک کە دەیە پەیڕەوی لێ بکرێ، دەبێت بەو شێوەیە ئێمە پەیڕەوی لێ بکەین، بە تایبەت لە بواری ئیمان و عەقیدەدا و لە بواری پەرستشەکاندا، هەروەها لە هەموو ئەو شتانەی دیکەدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو دین پێ ڕاگەیاندووین. و بەڵگە لەسەر ئەوەی کە ئێمە پێویستە موو بە موو بە دوای ڕێبازی پێغەمبەر بکەوین صلی الله عليه وسلم، و نە لێی کەم بکەین نە لێی زیاد بکەین. زۆر لە ئاەتەکانی قورئان ئەوە دەگەیەنن و زۆر لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆ وێنە خوا دەفەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. سوورەتی حەشر ئاەتی 7 دەفەرمێ ئەوەی کە پێغەمبەر پێتان دەدا لێی وەربگرن، و ئەوەش کە ئەولێتان قەدەغەدەکە دەستی لێ هەڵبگرن و پارێز لە خوا بکەن، خوا تۆڵە و سزای توندە. واتە ئەگەر سەرپێچی لێ بکەن، چ بەوە کە شتێک کە ئەو پێتان دەدا لێ وەرنەگرن، چ بەوە کە شتێک ئەولێتان قەدەغەدەکە دووری لێ نەگرن. هەروەها لە ئاەتی ژمارە 53 سوورەتی ئەشوڕادا خوا
پێغمبەری خاتم دەدوێنێ صلی الله عليه وسلم دەفەرمێ وإنك لتهدي إلى صراط مستقيم بەدڵنیایی تۆ ڕێنمایی دەکەی بەرەو ڕاستەڕێ بەرەو ئەو ڕێ ڕاستی کە خوا سبحانه وتعالى بۆ بەندەکانی پەسەندی کردووە کە ئیسلامە. کەواتە ئێمە خوا مولزەمی کردوین پابەندی کردوین کە هەرچی پێغمبەری خوا عليه الصلاة والسلام پێمان دەدا لێ وەربگرین و هەرچی ئەو ڕێمان لێ دەگرێت خۆمان لێ دووربگرین و هەواڵیشی پێداوین کە ئەگەر شوێن پێی پێغمبەر هەڵبگرین عليه الصلاة والسلام بە ڕاستەڕێماندا دەبا بەو ڕاستەڕێدا کە خوا سبحانه وتعالى بۆی خستۆتە دووتوێ قورئانەوە و خۆشی لە دووتوێی ڕێبازەکەیدا بەرجەسەی کردو جێبەجێ کردووە. ئەگەر تەماشایکی ئەم دووسێ فەرمودەیە بکەین پێغمبەر عليه الصلاة والسلام لە وتارەکانی کە لە ڕۆژی جومعەدا دەیدان ڕۆژانی جومعە چ لە وتاری جەژنەکان چ لە وتاری بۆنەکانی دیکە بە زۆری ئاوای دەفەرمو دەیفەرمو ئەمما بعد فإن خير الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل بدعة ضلالة. أما لصحيح مسلم داتو بجمارة 867 واتە دوای ستایشی خوا باشترین فەرمایشت کتێبی خوایە چاکترین ڕێوشوێن و ڕێوشوێن ڕێبازی محەممەدە صلى الله عليه وسلم خراپترینی کارەکان پەیداکراوەکانن و هەر پەیداکراوێکیش گومڕاییە. هەروەها پێغمبەر عليه الصلاة والسلام فەرموویەتی من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. ئەمە بوخاری بەژمارە 2697 و مسلم بەژمارە 1970 هێناویانە. واتە هەر کەسێک لەم کارەی ئێمەدا شتێک پەیداکە کە پێی بێگانە بێن بەشێک نەبێ لێی ئەوە ڕەتکراوەیە. دوایی زیاتر تیشی دەخەمە سەر واتای ئەو فەرمودانە. هەروەها پێغمبەر عليه الصلاة والسلام فەرموویەتی من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. ئەمەش مسلم بەژمارە 1970 هێناوێتی. هەر کەسێک کارێک ئەنجامدا فەرمانی ئێمەی لەسەر نەبێ ئەوە ڕەتکراوەیە. ئەمە مەبەست پێی چییە؟ بەدڵنیایی مەبەست پێی ئەوەیە ئەو شتانەی کە پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم وەکو دینێکی پابندکەر بە ئێمە ڕاگەاندووە بە تایبەت لە بواری ئیمان و عەقیدەدا و لە بواری پەرستشەکاندا و لە بواری حەڵاڵ و حرامە سەرەکیەکاندا و لە بواری باریکەسێتیدا و لە بواری ڕەوشت و ئاکارەکاندا چ بە باری چاکەدا چ بە باری خراپەدا هەرچی پێغەمبەر سۆسم بە ئێمە ڕاگەاند وەکو دین ئەوە پێویستە وەکو خۆی پابەندی پێوە بکرێ و کەم و زیادی تێدا نەکرێ. هەر کەسێک شتێک دابێنێ لەو بوارانەدا کە پێغەمبەر صلى الله عليه وسلم نوختەی تێدا خستونە سەرپیت ئەوە ڕەتکراوەیە. زانایانی ئیسلام دەڵێن کۆی یاساکانی شەریعەت دەبنە دوو بەش. بەشێکیان پەیوەندیان هەیە بەلایەنی پەرستشەکانەوە کە بناغەکەیان ئیمان و عەقیدەیە. ئەمجا پەرستشەکان چ پێنج دروشمەکانی خواپەرستی چ ئەوانی دیکەوەکو زیکر و دوعا و قوربانی سەربڕین و تا کۆتایی. بەشێکیشیان پەیوەندیان هەیە بە لایەنی هەڵس و کەوتەکانەوە. بۆی زانایان ئەو دوو زاراوایان بەکارهێناون العیبادات والمعاملات یاخود العیبادات والعادات. زانایان گوتویانە بناغە لە پەرستشەکاندا بریتێ لە وەستان الأصل في العبادات التوقف التوقيف دەی بوەستی. هەر عیبادەتێک خوا داینە نابێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەی بۆ ڕێنمایی نەکردبێ دابدرێ بە بیدعەت و داهێنان لە قەڵام دەدرێت. هیچ شتێک نابێت لە بواری ئیمان و عەقیدەوە لە بواری عیبادەت و پەرستشەکاندا زیاد بکرێ ئەگەر ڕەتکراوەی و بەداهێنرا و ماڵی قەڵب و سەر بە خاوەنێتی. بەڵام لە بواری هەڵس و کەوتەکاندا لە بواری عادەتەکاندا ئەسڵ بریتێ لە دەستکراوەیی بریتێ لە ڕەوابوون. الأصل في العادات العفو يعني الأصل في المعاملات الإباحة. هەڵس و کەوتەکان و عادەتەکان بناغەتیاندا دەستکراوەیی و ڕێپێدرانە مەگەر دەقێکی شەرعی شتێکمان لێ قەدەغە بکە ئەگەرنا هەموو هەڵس و کەوتەکان ڕەوان تەماشا دەکرێت تا چ ڕادێک بەرژەوەندی دێن نەدی ئەوەی پێوەرە بۆ بواری هەڵس و کەوتەکان بریتێ لە هێنانەدی بەرژەوەندی یاخود پێناندی پێچەوانی بەرژەوەندی کە بریتێ لە زیان و زەرەر و خراپە. هەر هەڵس و کەوتێک
خراپەی لێ پەیدا بێ زیانی لێ پەیدا بێ قەدەغەیە هەر هەڵسو کەوتێک بەرژەوەندی بێنێتە دی ڕەوایە بەڵام بەنسبەت ئیمان و عەقیدە و بەنسبەت پەرستشەکانەوە بناغە و ئەسڵتیاندا بریتێ لە وەستان لەگەڵ دەخە شەرعیەکاندا هیچ کەس بۆینە لە خۆوە زۆرە عیبادەتێکدا بێن هەر بۆیە هەموو ئەوانەی کە بەداهێنەرەکان ئەهلول بیدع یاخود بە کۆمەڵە شوێن کەوتووە ئارەزوەکان ئەهلول ئەهوا لە قەڵەم دراون هەموو ئەوانەیە لە بواری ئیمان و عەقیدەدا داهێنانیان کردووە یا لە بواری پەرستشەکاندا داهێنانیان کردو بە زۆری وابووە چونکە ئەسڵ لە هەڵس و کەوتەکاندا بە پێچەوانەی عیبادەتەکان کە عیبادەتەکان ئەسڵتیاندا وەستانە لەگەڵ دەقە شەرعیەکاندا و لێ زیاد نەکردنیانە لێ کەم نەکردنیانە بەڵام لە هەڵس و کەوتەکاندا بناغە و ئەسڵ بریتێ لە داهێنان ئەنی الأصل في المعاملات الإبداع دەبێت دابێنی دەبێت شتی تازە بە دوای شتی تازەدا بچین بە پێی گۆڕانی ئەو کات و شوێن و ژینگەیە کە ئێمە تێیانداین بە پێی ئەوە دەبێت بە دوای شێوازی تازە بە دوای ئامرازی تازە بە دوای شوێنێتی تازەدا بگەڕین پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم وای کردووە بۆ یەکەمین جار لە دوورگەی عەرەبیدا دوو ئامێری جەنگ بەکار هاتن دەبابە و مەنجەنیق دەبابە هەر وەکو دەبابەی ئێستا ئەڵبەتە و کاتە بە شێوەیەکی سادە بووە بەکارهێنراوە مەنجەنیقیش ئامێرێک بووە ئاسنی تواوە و بەردی گەوریان تێ هەشت و پیان فڕێداوە بۆ یەکەم جار لەلایەن پێغەمبەرەوە بەکار هات صلی الله علیه و سلم لە نیمە دوورگەی عەرەبیدا هەروەها لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەخشەی خەندەک لێدانی لە سەلمانی فارسیەوە وەرگرت وەکو لە سێڕەی ابن هیشامدا هاتووە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک نامەی نووسی بۆ حکمڕانەکانی ئەو ڕۆژگارەی خۆی پادشای فارس و پادشای ڕۆم یەکێک لە هاوڵان گوتی ئەی پێغەمبەری خوا پادشاکان عادەتیان وایە نامە ئەگەر مۆر نەکرابێ نایخوێننەوە واتە بە فەرمی نایناسن ئەویش نەیفەرموو ئەوە شوێن کەوتنی بێگانەیە فەرمی بێن مۆرێکم بۆ دروستکەن مۆرێکیان بۆ دروست کرد الله الرسول محمد رسول الله لە خوارێەوە بۆ سەرێ بخوێندرێتەوە و نامەکانی پێم وەرکردن و ئەمجا ناردنی بۆ کیسرا پادشای فارس و هێرەقل پاشای ڕۆم و حکمڕانەکانی دیکەی ئەو ڕۆژگارە ئەلێرەدایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێک بەلای کۆمەڵێکدا تێدەپەڕێت کە دارخورمام و تووربە دەکەن تۆوی نێرەکە دەبەن بۆ مەیەکە ئەویش دەفەرمێت پێما ئەگەر واش نەکەن زەرەری نییە ئەوانیش دەست هەڵدەگرن لەو کارە دوای دارخورماکان باش بەرناگرن دەستنەوە بۆ خزمەتی ئەویش دەفەرمێ بۆ دەڵێن تۆ وات فەرموو ئێمەش دەستمالی هەڵگرت فەرمووی ئەنتم ئەعلەم بئوموری دونیاکم وەکو لە صەحیح موسلیم داهاتووە ئێوە لە کاروباری دنیا خۆتان شارەزاترن هەر لەو هیچی لە ڕیواتەکان داهاتووە فەرمووی تێگەشتێکم وەکو دین پێڕاگەیاندن کە خوا وای فەرمووە لێ وەربگرن بەڵام ئەگەر شتێکم گوت وەکو بۆچوونی خۆم خۆتان ئەگەر بە ئەزمون بۆتان دەرکەوت ئەو بوشێنێ من ڕاستنیە لێم وەرمەگرن وەکو دین چکەم وەکو دین پێم نەگوتون وەکو بۆچوونی خۆم پێم گوتون و هەر ئەلێرەشدا دەبێت لەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێبگەین کە لە صحیح مسلمدا بە ژمارە 107 هاتووە 1017 هاتووە کە دەفەرمێ من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة لا ينقص ذلك من أجورهم شيئا ومن سن في الإسلام سنة سيئة فعليه وزرها ووزر من عمل بها إلى يوم القيامة لا ينقص ذلك من أوزارهم شيئا ئەوە کۆمەڵێک هاتن هەژار و نەدار بوون داوای هاوکاریان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ڕووی ترش و تاڵ بوو ناڕەحەت بوو کە ئەوانەی وا بە گرفتاری بینی دوای مسلمانێک هاوکاریەکی هێنا خەڵکی دیکەش چاویان لەو کرد هاوکاریەکیان هێنا تا کۆمەڵێک شت کۆبەوە لە بەرگ و پۆشاک و لە خواردن و ئەوانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەو مەقامەدا فەرمووی هەر کەسێک ڕێیەکی باش بشکێنێ پاداشتی خۆی هەیە و پاداشتی ئەوانش کە لە دوایوی کاری پێ دەکەن و لە پاداشتی وانیش کەم نابێتەوە و هەر کەسێکیش ڕێیەکی خراپ بشکێنێ گوناحی خۆشی لەسەر و گوناحی ئەوانش کە بە دوای ئەو دادێن و لە گوناحی ئەوانیش کەم نابێتەوە کەواتە ڕێی چاکشکاندن و ڕێی خراپشکاندن ئەمە واتە هەر لە چوارچێوەی شەریعەتدا بەڵام داهێنان لە دەرەوەی شەریعەتە بۆیە ئەویان داهێنان و پەیداکردنەکە ڕەتکراوەیە بەڵام لە نێو شەریعەتدا تۆ ببێ سەرمەشق بۆ کارێکی باش
پاداشتی خۆتت هەیە ئەوانش کە چاویان لە تۆ کردووە و ببێ سەرمەشق بۆ کارێکی خراپ گوناحی خۆشت لە ئەستۆیە و هی ئەوانش کە چاویان لە تۆ کردووە. خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا زیاتر پابەت بین بە قورئانی خواوە، بە ڕێبازی پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵات وسەلام و یاساکانی شەریعەت پەیڕەوی لێ بکەین و پیادەیان بکەین و خوا بمان پارێزێ لە داهێنان و پەیداکردن لە دیندا. لێرجە دێنە کۆتایی ماڵقیەمان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.